کێ لە پێش بڕیارەکانی دادگای فیدراڵیەوەیە. ئێرانیەکان چۆن یاری بە دادگاکە دەکەن؟ نوێنەرە کوردەکانی نێو دادگاکە چکارن؟ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا تاکە دامەزراوەیەک لە عێراقدا کە بۆ کورد پاشان سوننە و کەمەنەتەوەیەکان بۆتە جێگای ترس و گوشار و لە قاڵبدان و پاشان پاشەکشێ پێکردنیان دادگای فیدراڵی بووە. دادگایەکە توانیوێتی هەموو داخوقین و تووڕێیەی شیعەکان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەیان بووە لە کورد و سوننە و کەسایەتی و کۆمپانیەکان بە شێوەی یاسا و بڕیارەکانی دادوەر عەبودیدا بەرجەستە بکات و توانیویانە لەو ڕێگایەوە قوفڵەکان لە گردنی هەردوو پێکاتەکە گیر بکەن. دادگاکە بە جۆرێک لە بری پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و دەستگای یاسایشی نیشتمانی تەنانەت دەستگای حەشتی شعبیش کاری کردووە و ئێستایدی دادگاکە بۆتە جێگای یەکلایکردنەوەی هەموو ناکۆکیانەی کە کورد لەگەڵ شیعە لەسەر وزە و خاڵپی دارەدان هەی بووە. دادگاکە بڕای شارەزانی سیاسی و تایبەتتر شارەزایانی دژبەری سیاسەتەکانی شیعە بە تەواوەتی بۆتە سێبەری و بڕیارانەی کە دەستگای بەرژەوەندی نیشتیمانی ئێرانی دەیەوێت لە عێراقدا بیان کات. پێشتر بارزانەی لە وەسفی بڕیارەکانی دادگاکەدا گوتی هەمان بڕیار وەڕستەکانی دادگای سەوری حکوومەتی باسە و بە پیلان و دەست لە پشدان دەیەوێت کورد و سوننا لە قاڵب بدات. دادگاکە لەگەڵەوەی بۆتە دەستکەلایەک بۆ شیعەکان و هەمیشە و پرسانەی کە لە پەرلەمان بۆیانێک لای ناکرێتەوە دەیهێنە ناو دادگاکە و کۆتاخساب بۆ دادوەرانە دەکەن کە لە کورد و سوننە و شیعە پێکهێنراون. دادگایەکە پێشتر لەسەر پێشنیاری سەدر و حەلبوسی و پارتی دروست بووە. کورد با بڕیارەکانی دادگای فیدراڵی زۆر قەڵس و تووڕەیە لەگەڵەوەی دادوەرەکانی خۆی کە دوو کوردی یەکێتی و پارتین لەسەر سەرجەم بڕیارەکان واژۆیان هەبوو هیچ ڤیتۆیەکیشیان نەبوو و ناڕەزایەتیان دەرنەبڕیوە. بێدەنگی و ڕازیبوونی نوێنەرە کوردەکانی نێو دادگاکە هێشتا وەڵامێکی باوەڕ پێکراوی نییە. لەگەڵەوەی شارەزانی یاسایی پێیان وایە هەڵە یاساییە کارگەڕیەکانی حکوومەتیێرەم و سوننە لە 15 ساڵی ڕابردوو وای کردووە کە هەردوو نوێنەرە کوردەکە بە بێدەنگی واژۆکانیان بخەنە سەر ڕووپەڕی یەکەمی و پەراوەی کا بڕیارە دژەکانی تێدا بدرێت. دادگای فیدراڵی تا ئێستاش بەردەوامە لەسەر یەکلایکردنەوەی سەرجەمە و کەیسانەی کە لە نێوخۆی کوردستانەوە وەک گوشارێکی سیاسی لایەنە سەرەکیەکان بەرامبەر بە یەک بەکاری دێن و نازانرێت کەی و چۆن کۆتایی بۆ ڕوشە شۆکهێنەرە دەهێنرێت کە دادگاکە دروستی کردووە. تۆمەتبارکردنی ئێرانیش بەدەستدان لە پشتی دادگاکە و بڕیارەکانی هەر بەتەنها لەلایەن کوردەوە نییە، بەڵکو بەرپرسانی سوننە و ئەمریکیەکانیش گەیشتون بۆ قەناعەتەی کە ئێرانیەکان لەو ڕێگایەوە دەیانەوێت باڵانسی هێز لە کوردستان و ناوچە سونیەکان بگۆڕن بۆ قازانجی و دۆستانەیان کە ناتوانن بە شێوەی تر هاوکاریان بن. دادگای فیدراڵی هێندە بەلای ئێرانیەکانەوە گرینگە کە خەریکە واز لە پەرلەمان و پرۆژە یاساکانی دێن و نایەنەوێت بەو کێشمەی نێو فراکسیۆنەکان خواستەکانیان یەکلایی بکەنەوە و دەیانەوێت بە خێرایی بە بڕیارێکی دادگاکە و بە چەند دانیشتێک بگەنە خاڵی کۆتایی.